دڵخۆشم کە ئێمە پێکەوە کۆمەڵە گەنجێکی بەهرەمەندین کە ئامادەباشێکی زۆر باشمان تێدا بۆ ئەوەی ببین بەسەرکردن کە خۆی لە خۆیدا ئەمە یەکێکە لە ئامانجەکانی ڕێکخراوی سپارک کە لەلایەن وەزارەتی دەرەوەی هۆڵەندا پشتگیری دەکرێت. کەمپینی ئەم ساڵ لە 21/2021ەوە دەستیان پێکرد بە ئامادەکردن بۆ ئەم ئیڤێنتە کە نزیکەی 1500 گەنج بەشداریان کردبوو لە نێو 1500 گەنج لە 22 گەنج گەیشتە قۆناغی کۆتایی کە لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەڵەبجە و سلێمانی و هەولێرەوە ئەمڕۆ لەگەڵمانە بگومان بە سوپاسەوە بۆ خۆبەخشانمان هێرا دەتوانیان بیرۆکە و گرگەوەی بابەتی جیاواز ئەمڕۆ پێکۆ لەم چەند کاتژمێرە بەسەربرن. هەڵبەتە گەنج داهاتێکی زۆر گرنگی کۆمەڵگەیە، داهاتێکە کە هەمومان دەتوانین لە جیاتی نەوت سیر بکەین لە وڵاتێکی وەکو عێراق و هەرێمێکی وەکو کوردستانە بۆ لەبەرەوەی گەنج توانایەکی زۆر بەهێزی هەیە. ئێستا وەختان ئێمە توانامان هەیە، قووەتمان هەیە کە بتوانین داهاتوی خۆمان بگۆڕین. لەبەرەوەی گەنج ئەو توێژەی کۆمەڵگەیە کە زۆرترین توانای هەیە بتوانێت ئەوە بکات. ئەگەر سەرێکی توێژێک بکەین کە تەمەنیان لە نێوان 9 بۆ 12 ساڵ بێ لەوانەیە بڵێن ئەوە توانایان نییە داهاتوو بگۆڕن. کە بیر لە داهاتووەکەینەوە بۆچی بگەڵی نەوتم هێنا کە باسی عێراق ئەکرێت نەک تەنها لە ناوخۆی خۆمانە لە دەرەوەی وڵاتانیش کە سەیری وڵاتێکی وەکو ئێمە ئەکرێت گەورەترین سامانمان نەوتە. وایە؟ چیمان دەستکەوتووە لەو سامانە؟ بەنزین؟ پارە؟ مەعاش؟ نەکبەتی؟ ئینشەڵڵا وا نابێت، بەڵام ئەگەر تەنها سەیری یەک سەرچاوەی سامان بکەین کە بڵێن نەوتە، ئەوە ئێمە شتێکی زۆر گەورەمان بیرچۆتەوە کە گەنجە. گەنج ئەتوانێت سامان بهێنێتە وڵاتەوە بۆ لەبەرەی گەنجە توانای هەیە داهاتوو بگۆڕێت، گەنجە توانای هەیە وڵات بگۆڕێت. کە سەیری هەڵبژاردنەکان دەکەین، کە سەیری ئەوە ئەکەین کێ براوە بێت، گەنج ئەبینین سیاسەکان بە پەرۆشێکی زۆرەوە چەند بۆلانە. بۆ لەبەرەوەی گەنج ئەو توێژەیە کە ئەتوانرێت دەنگی بەدەست بهێنرێت. بەڵام ئایا گەنج خراوەتە بواری سیاسیەوە؟ ئایا گەنج خراوەتە شوێنێکەوە کە بتوانێت گۆڕانکاری بکە؟ سەرتاکە ئێمە دەستمان پێ کرد بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا بۆی کۆڤید-19 کۆڕۆناوە کە هەیە، پلانەکەمان سەرتا بە شێوازی ئۆنلاین هاتینە پێشەوە لە ڕێگەی پلاتفۆرمەکانی فەیسبوک و ئینستاگرام و یوتیوب و دوای چوینە تیکتۆکیش. لێەوە ئێمە بە کۆمەڵێک زنجیرە پۆستی پەیوەندیدار بۆ بابەتانەی کە کاری لەسەرەکەین ئێمە 4 پەیاممان هەڵگرتووە. یەکەمیان ئەوەیە گەورە نەکردنی کەسانی بێپەیام لە ناو کۆمەڵگا و گەنجان ئاگادارکەینەوە کە شوێنە و کەسانە نەکەون کە ئیسپادەیەک بە ژیانیان ناگەیانن. دووەمیان بەکارنەهێنانی وشەی نەشیاوە لە سۆشیال میدیا کە ئێستا بۆتە دیاردەیەکی زۆر بەرچاو، و سێمیان بەشداریکردنی خاتوونەکانە و دۆزینەوەی تواناکانیان و هاتنە پێشەوایانە لە ڕووی کار و لە ڕووی گەشەپێدانەوە. و پەیامێکی ترکێ مەکاری لەسەر ئەکەین ئەوەیە کە کاتێک گەنجان داوای مافەکانیان ئەکەن بە شێوازێکی هێمنانە و دوورکەونەوە لە بەکارهێنانی توندوتیژی. سەرەتا پلانەکە ئێمە بە شێوازی ئۆنلاین هاتینە پێشەوە، زنجیرە ڤیدیۆیەکی زۆرمان بڵاو کردوتەوە و دوایی پلانەکەمان خۆشبەختانە توانیمان کە بینە سەر پلانی ئۆفلاین. دەستمان بەوە کرد کە 3 ئۆفیس بکەینەوە لە هەر سێ شارەکەی هەڵەبجە و سلێمانی و هەولێر، چونکە ئێمە ئەو کەمپەینەرانە 22 کەمپەینەرە بەژاربووەکانی ئەو سێ شارەی و لە سەرەتای ئەو کەمپەینەوە تاوەکو ئێستا 500 گەنج توانیوەتی بەشدار بێ لەگەڵمانە لە ڕێگەی وەرکشۆپ و سیمینار و ئەو دەوراتانەی کراوە و هەروەها پلاتفۆرمەکە ئێمە کراوەتەوە بۆ گەنجانەی کە حەزەکەن پەیامێکی ئەرێنیان هەیە کە توانایەکیان هەیە لە ڕێگەی ڤیدیۆوە لە ڕێگەی پۆستەوە کە گروپێکی فەیسبوکماندانەوە کە لێوە بتوانن هەم ئاڵوگۆڕی فکرەکانیان بکەن و هەم ئەو شتانەی ئەیانەوە پۆستی بکەن. بەپی پێوەرەکانی کەمپین بەتابەتی ئەو کەمپەینانەی کە میدیاین ئەوەی کە
دەری ئەخاکە چەندێک ئامانجەکەت پێکاوە ئەوەیە کە چەندێک ئەو کەمپینی تۆ چۆتە ناو خەڵک و خەڵک ئەیناسێ خۆشبەختانە لە سەرتاوە کە ئێمە داسمان پێکردووە لە ئینستاگرام 12,000 فۆلۆوەرسمان هەیە کاتێکە ینی 12,000 کەس پەیجەکەی ئێمە لایە و ئاگداری کارەکانمانە سەیری ڤیددیۆکانمانەکە و مەسجێکی یەکجار زۆرمان بۆ دێت دەستخۆشیەکی زۆرمان لێ ئەکرێت و ئەمە کۆمەڵێک هاشتاگ و چالنجمان هەیە کە ئەوەی کە بۆ نمونە سوۆشیال میدیاکەت پاکەیتەوە لەو شتانەی کە بێ ئیسفادەن یا هاشتاگی نووسینی کۆمنتی جوان بەپی ئەو پێوەرانی کە بۆ کەمپینێکی سەرکەوتو ئەکرێ کەمپینەکەمە لە ئاستێکی زۆر باشە ڕۆشتووە تەوانم ئیڤنتە زۆر دەمێکە پلانمان بۆ داناوە حەزمان کرد لە شاری سلێمانی بێت و ئیڤنتی تریشمانە بێت لە شارەکانی تر ئامانج لەم ئیڤنتە ئەوەیە کە گەنجانێکی زیاتر بێنە ناو تۆڕەکی ئێمە چونکە ناوی کەمپینەکەمان 22 لەگەڵ تۆیە ئێمە 22 گەنجین و پێویستمان بە گەنجانێکی زیاترە کە بێنە ناو کەمپینەکەەوە بەشدار بن لە پەیامەکانمان تێ بگەن و ئێمە ببینە لینکێک لە بینی ئەوان و لە بینی کۆمەڵێک ڕێکخرا و سمۆڵ بزنس و سنتەری زمان و فێرکاری کە ئەمڕۆ لێرە داوەتمان کردوون کە بتوانین ئەو گەنجانە بناسێنین بەوانەی کە بتوانن ببێتە سەرەتایەک بۆی کە ئیش لەسەر خۆیان بکەن ئەوانەی کە لێرن ئەتوانم بڵم ڕێژەی زۆری هەر بەشدار بۆکانن گەنجانن ئەو گەنجانی کە گەنجانی بە ئامانجکراوی ئێمن و بەشێکیشیان ئەو کەسانن کە خاوەن پرۆژەی بچووکن ئەو کەسانن کە خاوەن ڕێکخرا و سنتەری زمان و کە سەپۆرتی گەنجەکەن پاڵپشتی گەنجەکەن و لێرە کۆمەڵێک چالاکیمان هەیە ئەو چالاکیانە بوو ئەوەیە کە گەنج هەم خۆشی ببینێ و کە ڕۆشتە دەرەوە تەنیا خۆشی نەبێ جوێکی خۆش بەڵکو چالاکیە پێ کە شتێک لە هزریا بجوڵێرێ کۆمنتێکی جوان بنووسێ کە ڕۆشتەوانە بیری بمێنێ لە هزریا شتێک بەجێ بمێنێ کە ڕووداوێکی لەو شێوازەی بینی ڕێگەی لێ بگرێ و لە خۆیەوە دەست پێ بکە کە گۆڕانکاری بکە.